لسورة زمر آيتي نو خوي تعالى أفرمي قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. أي پیغمبری خوا بخلقی بڵێ پێیان ئایا ئەوانەی کە زانان ئەوانەی کە شارەزان وەکو ئەوانەوان کە نەزان و نەشارەزان، ئاخر کەی زانا و نەزان وەکو یەکوایە؟ ئەمە ئیستیفهامێکی ئینکاریە وەکو عەرەب ئەڵێ، پرسیارێکە بەڵام لەسەر شێوازی ئینکارکردن، یعنی معناکەی وایە هەرگیز و هەرگیز قەت ناکرێ زانا و نەزان وەکو یەکوا بێ. بۆیە ئەوانەی کە علمیان وەرگرتووە و عالم و زانان بە پێی زانستەکەی خۆیان زۆر جیاوازن لەگەڵ ئەوانەی کە نەزان و نەفامن. هەروەها خوای تەعالە لە سەرەتای سوورەتی ئالی عیمرانەوە باسی ئاەتەکانی قورئانمان بۆکە، ئاەتەکانی خوای تەعالە، و ئەفەرمێ هەندێکی محکەمن و هەندێکی متەشابهن. محکەم ئەوەیە کە معناکەی وازەحە و دیارە، زۆرینەی خەڵکەی زانێ. متەشابهیش ئەوەیە کە معناکەی زۆر ڕوون نییە و هەموو کەس لێی تێناگا. جا پاشان خوای تەعالە ئەفەرمێ والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا. ئەوانەی کە ڕەگیان داکوتاوە لە ناو زانست و علمە، ئەوانەی کە ڕیشەیان داکوتاوە لە ناو زانست و علمە، ئەڵێن ئێمە ئیمانمان بە هەردووکی هەیە، بە محکەمەکانی و بۆ متەشابهەکانی هەموویان لەلایەن پەروەردگارەوەیە. ئەمە شایەتیەکە لەلایەن خواوە بۆ کێ؟ بۆ ئەو کەسانەی کە عالمن، کەوا عالیمەکان و زاناکان باوەڕیان بە قورئان هەیە، باوەڕیان بە محکەم و متەشابهی قورئان هەیە. ئەمە شایەتیە، شایەتیەکی زۆر زۆر گەورەشە کە ڕەگداکوتان و ڕیشەداکوتان لە ناو علمە پلەیەکی زۆر مەزنە بەڕاستی. هەروەها لە هەمان سوورەت، لە ئاەتی 18 هەمان سوورەت، سوورەتی ئالی عیمران، خوای تەعالە ئەفەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. خوای تەعالە فەرمێ شایەتی ئەدا لەسەر وەحدانیەتی خوا، لەسەر یەکتایی و یەکخواپەرستی. کێ شایەتی لەسەرەدا کە خوا تاک و تەنیایە؟ لە خوایەتیە هیچ کەسێک بۆی نییە و شایستەیش نییە بپەرسترێ ئیلا ئەڵڵا نەبێ. هەر خوایە و شایستەیە کە ئێمە هەموو جۆرەکانی پەرستن بۆ ئەو ئەنجام بدەین. کێ شایەتیەدا لەسەر ئەم تەنیایی خوای تەعالە؟ کێ شایەتیەدا لەسەر وەحدانیەتی خوا؟ ئاخر براینە زۆر گەورەیە خوای تەعالە بڵێ فڵانە کەس شایەتە کە من تاک و تەنیام و شایستە بپەرسترێم و هیچ کەسێ شایستەی پەرستن نیە ئیلا من نەبێ. ئەو شایەتیم بۆ ئەدا. ئەمە زۆر گەورەیە. خوا بفەرمێ فڵان شایەتیم بۆ ئەدا. خوای تەعالە سێ شایەت دائنا لەم مەوزوعە. یەک خۆی شهد الله أنه لا إله إلا هو. دوایەوە ئەفەرمێ والملائكة وفریشتەکان شایەتی لەسەر وەحدانیەتی خوا ئەدەن. سێیەمیان ئەفەرمێ وأولو العلم، زاناکان، خاوەن عیلمەکان، ئەوانەی کە ڕۆچوون لە ناوی علم و زانستە شایەتی وەحدانیەت و یەکخواناسی پەروەردگارەدەن. زۆر گەورەیە بەڕاستی.